و دەرکەتنا مەشنگال و vê ئاقا مقەدەس پێگرایە. چالاکوان و هاوڵاتیانی شنگاڵن دەیەمین ڕۆژە گرتبوونەوە لە شنگال و کۆمەلگایەکان ڕێک دەخەن. داوا دەکەن هێزەکانی سوپای عراق و یەپەشە لە ناو گوند و کۆمەلگایەکان دوور بکەونەوە. دە ڕۆژە سوپای عراق و یەپەشە لە ناو شنگال و گوند و کۆمەلگایەکانی لە بەرامبەر یەکتردا وەستاون. ئەمەش ترس و دلە ڕاوچەی لای خەڵکەکە دروست کردووە نەوەک هاوشێوەی یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان دووبارە شەڕ لە نێوان هەردوولادا دروست بێتەوە. مطلبی رئیسی کۆمش بەردەر دکەبن ئەڕۆ ئەوەکو قوادت عسكري مش داخل دركبن داخل قزمة داخل إنه داخلي مناطق سكنية نيف خلق دركبن هم قوات بدون استثناء هدفها ما سلامة خلق ما سلامة شنغالة خلق كي مدني نبي ضحية صراعات سياسي المنطقة ده. لسالی 2017 دوای پاشەکشە هێزەکانی پێشمەرگا لەو ناوچانە هێزەکانی یەپەشە و ئاسایشی ئێزدی و چەند فەوجێکی سەر بە حەشدی شەعبی دۆسیەی ئەمنی شنگالیان کەوتە دەست و ئێستا سەربازانی فەرقەی 20 و فەرقەی 16 و فەرقەی 9 سوپای عراقیش لە ناوچەکە بەڵاو بوونەتەوە. السر وقفة خوي مينن وسر اعتصام خوي مينن حتى مطالب الشنقارة وخلق الشنقارة نيتكرن إجبر قضية الشنقال قضية كما الزنا وند بين المؤامرة كما الزن الدولي السر شنقالة مدفي تدخلك آلي حكومتي بكافيتي بەڕێوەبەری ناحیەی سنوونێ دەڵێت چەند ڕۆژێکە هێزەکانی یەپەشە لە کۆمەلگای دوگرێ و بەشێکی ناحیەی سنوونێ پاشەکشیان کردووە و بارەگایەکانیان داخستووە بەڵام سوپای عراق هەر لە شوێنەکانی خۆیاندا ماون. مثلا أمزان أنه الوقت الحاضر شرني نشر سكن يوم بس اهتان هو أفكر أن حكومة عراقي بيانك دايا بأنهم قاشتين فان اتفاقا قيادة يا بشي أجي افتشت على نكريا أفشغل نها تحل عندنا اللي فردو جاو أو لأنه حكومة عراقي بيانك السرنا دايا تشتكي غامض براستي أم إزدي تشتي غامض ترسن تشتي غامض بتشتي ني خويا قريبة ني زرال قريبة أم إزدي دي مش باش روجي ترسن تا ئێستا هیچ ڕێکەوتنێکی فەرمی لە نێوان سوپای عراق و یەپەشەدا نەکراوە تەنها بە شێوەیەکی کاتی هەردوو لە شەڕیان ڕاگرتووە. لە دوو ڕۆژی ڕابردوو مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عراق لە بەغدا لەگەڵ ژمارەیەک لە کەسایەتی خەڵکی شنگال کۆبووە. لە کۆبنەوەکە سەرۆکوەزیرانی عراق بەڵێنی بە ئێزدیەکاندا بە ئاشتی و بەبێ شەڕ گروپە چەکدارەکان لە شنگال دەردەکەن و دۆخی شنگال ئاسایی دەکەنەوە. گەیلان بۆتانی کورسات نیوز شنگال.